ئەم کاتتان باش مناڵە چاوگەشەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم هەموو لایەکتان زۆر باش بن. ئەمڕۆژ داپیرە هاتۆتەوە بۆ لای ئێوە بۆ ئەوەی کە چیرۆکێکی زۆر خۆشتان پێشکەشکە. چیرۆکی ئەمڕۆژمان چیرۆکێکی زۆر تایبەتە و باس لە چیەکە؟ ڕۆیشتن بۆ سەیرانگە. ئەم چیرۆکە باس لە سێ هاوڕێیەکە کە بریتین لە بڕوا و ئازاد و هەروەها بەهێز. ئەوان هەمویان وا ڕەهاتبوون کە پێکەوە بڕۆن بۆ قوتابخانە و بەیەکیشەوە یاری بکەن کاتێک کاگەڕێنەوە لە قوتابخانە. کاتێکیش کە پشیوەی نیوەی ساڵ دەست پێیەکە بڕیاری چیاننا؟ بڕیاری ئەویاننا بڕۆن بۆ سەیرانگە بۆ ئەوەی کە کاتێکی زۆر خۆش بەسەر بەرن. هەندێک جاریش نوکتەیان بۆ یەکتری گێڕایە و تێر پێیەکەنی. هەر یەک لە ئازاد و بەهێز زۆر بڵێ و ئازا بوون. بەڵام بڕوا کوڕێکی زۆر هەستیار و دڵناسک بوو، وەکو ئەوان نەبوو. خات و خەندە کە دراوسەی مناڵەکان بوو بۆ پشودان و بەسەربردنی کاتێکی هێمن و خۆش لەگەڵ مناڵە یەک ساڵانەکەی ڕۆیشت بوو بۆ هەمان ئەو سەیرانگایەی کە سێ هاوڕێکەوەی ڕۆیشت بوون بۆ ئەوی لەوێ کاتێکی خۆش بەسەر بەرێ. ئازاد و بەهێز بەهۆی ئەوەی کە زۆر قسەیانە کرد بە ڕێگای خۆیانە کێشیان کرد بۆ ناوە و گرنگیان بە خات و خەندە و مناڵەکەی نەیە. ئەوان لە دەرەوەی دەروازەکە وەستا بوون، بە توندی پاڵیان نا بە عەرەبانەی مناڵە بچووکەکە و چوونە ژوورەوە. ئەو دوو کوڕە هەستیان بەوە نەکرد کە هەڵێکی زۆر گەورەیان کردووە. بڕوا هێشتا لە دەروازەکەیە وەستا بوو، چاودێری ڕەفتاری هاوڕێکانیە کرد، زۆریشی پێ ناخۆش بوو. پاشان خات و خەندە داوای لە بڕوا کرد کە بڕوات و بچێتە ژوورەوە، بەڵام بڕوا مناڵێکی زۆر باش و ڕەوش جوان بوو، زۆر لەسەرخۆ بوو. بە خات و خەندەی وت: فەرموو خان مەکەم، تۆ یەکەم جار پێویستە بڕۆی، من دوای تۆڕۆم. خات و خەندە زۆر سەرسام بوو بە وەڵامدانەوەی بڕوا. خەندەیەکی بۆ کرد و پاشان بە دەروازەکەیە تێپەڕی. ئیتر زۆر دڵی خۆش بوو، بەردەوام بیری لێ کردەوە. هەردوو هاوڕێکەی کە پێشتر ڕۆیشت بوون و ئەو ڕەفتارە ناشرینیان نوان، هەردووکیان ڕۆیشتن بەلای یاریکردن و گەشتەکەی خۆیانەوە و تەنانەت گویان بە ئەو هەڵێژنەیە کە کردبوویان. بەڵام بڕوا زۆر مناڵێکی ژیر بوو، زۆر لەسەرخۆ بوو، هەر زۆر بە هەسوکەوتێکی جوانەوە وەڵامی خات و خەندەیایەوە. ئەویش زۆر سەرسام بوو پێی. کەواتە لێرەیە چیرۆکەکەی ئێمە شتێکی زۆر جوان فێری ئێوەی مناڵە چاوگەشەکانەکە. ئەویش چییە؟ ڕێزگرتن لە کەسانی لە خۆتان گەورەتر. ئەبێ کاتێک کە بەرەو شوێنێک ئەڕۆن لە هەر جێگەیەک بۆ میوانداری بێ یاخود بۆ سەیرانگا و گەشتەکان بێ، بۆ هەر شوێنێک بێ، پێویستە چاوەڕێکەن سەرەتا گەورەکان بڕۆن بچنە ژوورەوە لە پێش ئێوە، دواتر ئێوەش ئەتوانن بە دوایانە بڕۆن. ئەمە بریتیە لە چی؟ لە ڕێزگرتن لە کەسانی لە خۆتان گەورەتر. کەواتە کاتێک بە تایبەتی کە دایکێک ئەبینن مناڵێکی بچووکی پێەیە لە شوێنێکی قەرەباڵغ وەستاوە، تۆ پێویستە گە تەنانەت نەشیناسی وەک ڕێزێک کە لە خۆت گەورەترە فەرمووی لێ بکەی کە ئەو پێشتر بچێتە ژوورەوە، لەبەرەوەی ڕەنگە ئەو ماندووتر بێ بەهۆی مناڵەکەیان هەر کەسێکی تر، کەسانێک کە لە خۆتان بەتەمەنترن، کەسانی کە پیرن، ئەبێ زۆر بە جوانی و بەڕێزەوە پێشوازیان لێ بکەن و لە پێش خۆتانەوە ئەوان بەڕێ بکەن، چونکە ئێوە بچووکترن و ئەتوانن لە دوای ئەوانیش بێ بڕۆن بۆ شوێنەی کە مەبەستانە. کەواتە لێرەیە ئەبێ لە هەر شوێنێکا بێ ئێوە ڕێزی خۆتان بنوێنن، هەتا بەرنامێکی تری چیرۆکی داپیرە و چیرۆکێکی نوێ بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.